سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی زۆر خۆشەویستم بە خێراتنەکی گەرمتان دەکەم و پارتێکی نوێی یاری هۆرایزن فۆربدن وست پارتەکانی ڕابردوو زۆر چیرۆکە تقریبان دەکرێتەوە هێشتا بە تەواوەتی هەمووی تێنەگەیشتوین زۆر کەسەیە لە ئەڵلقەی ڕابردوو بینیمە نازانن چییە بە تایبەتیش کلۆنەکەی ئێلۆی خوشکەچی یاخود کلۆنیتی یاخود کۆپیەکی لەوە ئەو کەسانی دیکە چییە بوون هێشتا بزەبت نازانین بەڵام دەزانین کەوە دوو جۆرە مەچینە هەیە یەکەچیان بە ناوی گایایە کەوادەکە سەوزای لە زەوی بەردەوامی و ژیان لەسەر زەوی بەردەوامی وە مەشینە چێمان هەیە یاخود چۆن دەڵێ کۆمپیوتەرێک و هۆشێکی زیرەکی دیکەمان هەیە بە ناوی هەیدیس کە دەیەوێ هەموو شتێک ناو بە مە هەیدیسمان بە قسەی خۆمان بە حسابی خۆمان هەیدیسمان کوژاندیتەوە ناتوانین دووبارە بتە هەڕەشە بەڵام پێویستە باکەپەکی گایایی بدۆزینەوە تاوەکو جیهان لەو نەخۆشیش ڕزگار بکە کە نەخۆشیە سوورەکەیە لە بیداەتی یاریەکەی بینیمان ئۆکەی ئێستا ئەمە دەبی گەشت بکەین لە بۆ منتیقەیەک بە ناوی پلین سۆنگ ئەوە ناوی شوێنەکەیە مشنەکەشمان چییە بە ناوی The Dying Land Dying Lands واتە خاکە مردووەکان Okay, let's go to this place and داین چەندیش دوورە 500 دوورە ئۆکەی مەش بە پێیان دەڕۆین ئەوەکمان بەدەست نەکەن لە ڕێگەکە بەدەستمان کەوی یەک لە مەچینەکان لێ دەخڕین بە تایبەتی دەڵێن دەتوانی ئەوەش لێ بخڕین ینی بفری لەسەری چ پێ دەڵێن ئەو مەچینانی کەوا دەفرن بەڵام تاوەکو ئێستا دانەیەکم لەو بابەتەی نەبینیوە ئەزمێک لەوانە لێ بخڕم بەڕاستی کەی دەمتانم هاچی کەم بینیمە ئەوانە لێ دەخڕن لە یوتیوب بینیوە بەڵام ئایا پێویستە پێر کرد لە بۆ بکرێتەوە یاخود نە بزەبت نازانم یان دەبی هەندێک لە سکیلەکان بکەیتەوە هێشتا نازانم زانم توانم هاچیکەم هەرچەندە ئەڵقەی ڕابردوو هەوڵمدا بەڵام نەمتوانی ئێستا دەتوانین یاخود نا ێ باشە کوێم نەدیت Overriding it should give me data on the surrounding area. Whoa. Ach, Fischer. Oh, هێشە ئەوە زۆر هێشە کاتە مایت منزارێ ناتوانین لێ نزیک بینەوە زۆر بەداخەوە ئەوە چییە؟ ئەوە چییە؟ Where are you? Odza, oto. Wow, chodź z łuku, a primamy. Jak się praktycznie zazimy lewiary, a o mani, defense mani, defense. أنا توان برجيل خوام إلا خوشات نوتي عن شيلدك اشتكت فيني بتواني برجيل خوتك أوكي وابزان موبايلي هذا بيبقى فيهم برنا رين نقول زي عندك داري كوكم ولا بالتير كان يدرس كم باش ولا هذا برين كا اوكي تادرين ئەگەر لە خوارێ سەیر بکەن تەمشایکی خوارێ بکەن لە خوارێ زۆر ئەوت هەیە ئەشتی جیاوازت هەیە دەتوانانی دروستیان بکەیت فاستراڤڵ دەکوانە جۆرە ئەوە چی خۆی هەیە ئەو فاستراڤڵەکەتە توانی پێرکەکە دروستی دەکەین دەتوانین فاستراڤڵی بکەین مەسەلەن لە پۆینتێکی بچێت پۆینتێکەکە بەروە ئاژەڵی تایبەت بەخۆت هەیە کەوا دەتوانین لێ بخوڕی من بەڕاستی ئەو جۆرە ئاژەڵەش خراپ نییە و زیاتر حەزم لە ئەوەی دیکە بوو لێ بخڕم بەس نەمتوانین بەداخ ئۆکەی بازارێ بەو پردەی بچینەوە بەری
ویستم بفڕم چکە دەزانم فرین هەیە ئۆکەی بینیومە مشنی ئەوڕۆ دەبی خۆش بی لەبەرەوەی تقریبان زیاتر معلوماتمان بەدەست وە دەهێڵ منتیقی شەڕاویە If I don't get Gaia up and running, it'll be like this everywhere. Oh, whoa. Policio, comes out of machine. Some in the fields with light. It's like they're still following my programming. Whoa, هاوڕێ ئێرە زۆر جوانە. ئەو مەتیقەیە زۆر جوانە. Wow. ئەوە پلین سۆنگە مەتیقەی پلین سۆنگ. ئەوەش خاتو زەو. I'm here, as promised. دەڵێ من لێرەمە چۆن وعدم پێدان. Does it mean the chorus is ready? It is assembled. دەڵێ ئێستا ئامادە نەبچین گەشتەکە بکەین دەبانە بچینە سەر چیایەکەی لێ بزانین ئایا داتایانەی لێیە بتوانین باکەپی گیای پێ بدۆزینەوە. The subject of the cave is bad enough. Land God Fa still hasn't emerged, and every day more deadly machines try to force their way out, throwing themselves against the defensive cordon we set up around the entrance. That is only the first of many false notes. Okay, دەڵێ ئەمە ئەو جۆرە هەم میوزیکی دەژان لە پشتەوە دەری ئەو میوزیکانەوەمانە دەکەکەوە لەگەڵ ئاژەڵەکان یاخود مەچینەکان قسەی بکەین و هەدئیانکەینەوە. بەڵام ئەو ئاژەڵانە بە شێوەیەکی زۆر ناتەن دروست لەو ماوەی مامەڵە دەکەن. What now? They're considering the request. Then shouldn't we go talk to them? When you're ready. But don't worry. Their debate won't end anytime soon. Meetings like these can go on for days. All right. Then maybe I should resupply first. Who knows how many machines are in that cave? Assuming the chorus agree to allow you inside. Aloy can be pretty convincing in these situations. We'll see. Do what you need to prepare. We'll wait for you above. چیڕۆکەی تۆزێک ئاڵۆزە تۆزێک. چکە منتیقەی زۆری تێدایە قەبیلەی زۆری تێدایەکەیان بە زۆر ستایل لەگەیشت دەکەن بزەڵ لە بیرم نەمایە. Okay, mid-vowel and zo outside the chorus. Okay, ئەو کۆرسەکەیە. گۆرانی وتنەکەیە. پێنج زۆر جوانە ئاڕێ. ئێرە منتیقی کۆرسەکەیە لێرە گۆرانی دەرێن. چەندە گێنم بەس بە زانیاری زیاتر وەرگرم. و یەکن لە قەبیلەکان. ماشەڵڵا شوێنەکەیان جوان. بۆزنام ڕاستی دەرێن ماشەڵڵا. جوان دروست کرایە مەبەستەکەی منەوەیە. چ دارەچێ دەڵێت دارەکەی ئەڤەتاری هاوڕێیان. چەندە جوانە وەلە بە فەمنیاڵی زۆر جوان ئەو دیمەنانە. سەری چیانەکەنە دواوە. بەداخەوە ڤیدیۆیانەی مە زۆر بینەریان نییە. یاریی زۆر نازدار نازم خەڵک حەز ناکە بیکەیان تەماشایکە. The people sing to soothe the chorus, to help them break their impasse. It wouldn't be necessary if they were in harmony. I'm not gonna have to sing back, am I? Of course not. The singing will stop when we present ourselves. Okay. Are you ready? ئەو گۆرانی وتنە تەقریبا وەکو ئاینەکە لە بەوان. All right, let's go talk to them. وەکو ئاینەکە لە بەوان. چۆن دەڵی خۆیان هێمن دەکەنەوە هادئ دەکەنەوە ڕێگەی گۆرانی وتنەی. مۆدیڵی کارکتەرەکەن واو. NPC تەبیعیەکانی ناو یاریەکە NPC واتە نان پلێیەبل کارکتەر واتە ئەو کارکتەرانی کە یاریان پێ ناکەی ئەوانە ببوونە تیان لە دنیا یاریەکە هەن زۆر جوان دروستکرا. ئەوش کۆرسەکەیە. نیپڵتان دیارە بشارنەوە. هات ئێڵۆی هات. ZHEER هات ڕزگارکردتان هات. Speak. بکە دەڵێ بە بۆیان.
ئەو دەبی داوایان لێ بکەین لەگەڵ خۆمان بیبینە ناو There's something ئەشکەوتەکەی inside I سەسیایەکەی. need. If I can get it, it will help. Zoe and the Nora have spread word of your story and what you want. ئۆکەی دەڵێ We زۆر know of نۆرا no spirit قسانەی کردیە. Only Fa, our land god, who entered the cave and did not دەڵێ زۆ return. ئەوە ئەو قسانیان کردی کە توێ پێم بڵێ. We are diminished. Tales of spirits will not help us. ئەوانەوە دەزانن لە ناو ئەشکەوتی کە بە تەماینە بچین We weaken, we die, هێزێکی خودایی تێدایە. and become هەرچەندە fertile بخۆی هێزی ground for خودایی new تێدا نییە. life. This is the natural لەوانە یەک order. لە مەچینەکانی تێدای پێم وایە یەک لەو Wait. هۆشە زیرەکانی تێدایە کەوانە پێیان وایە خوددایە لێژ ناوێرن Until you become food for worms? بڵێن گوتدانە لێرە دانیشن و منێن یارمەتی من نەدەن هەتا دەبنە So says خۆراک the لە بۆ outlander, کرمەکان ignorant of our beliefs. دەوتەم شاکەن ئەوەش قەنەعاتی بە دینەکەی من نییە ئەمریشمانە سەدەکا بچنی ناو ئەشکەوتەچی کە هەلەوانەیە هیچ تێدا نەبی یاخود تەنیا تێدا بمری. We've heard such temerity from you before, Zoe. Let us not forget that you agitated for reckless war against the Kaja. At least she's trying to help. How? باوەڕیان پێ By نییە. inviting you to break our traditions. دەڵێ زۆر دەتوێت یارمەتیان دەوێت یارمەتیتان بدە ئەوانیش دەڵێن چۆن ئەتوێ هینا تێکوانە تاوەکو دابنەریکیمە تێک بدە. No. You should change your ways because your own lands are killing you. دەڵێ پێویستە دابنەریت خۆتان بگۆڕن لە بەرەوەی ئەو تەریقەتێنگۆ لە سەری دەڕۆنە دابنیتێنگۆتانە خەریکە We دەتان have کوژین. stood by and watched as our land gods waste away. You would have us do the same with our neighbors, our children. دەڵێ بیر لە منداڵەکانتان بکەنە داهاتی منداڵەکانتان با یارمەتی ئێڵی بدەین بچین ناو ئەشکەوتەکەی. Can save us. دەڵێ پێت وایە تەنیا ئەو کچە کە لە دەرەوەی منتیقەیمە هاتووە توانی یارمەتیمان بدە. Matters little in the infinite cycle of growth and decay. An alarm. It's coming from the mountains. ئەو قەنەعاتیان بە ئێڵۆی نییە کە یارمەتیان دەدا و دێ بیان پارێزی وڵ ناکەن بەڵام ئەو زەنگێکی مەترسیدار هات داوانەیە Machines must You're have gonna broken through the cordon. Then we need to get down there. What about the chorus? If the cordon has fallen, there's nothing left to prevent us from going in the cave. The time for permission is over. ئۆکەی دەڵێ بامە تەواو ئێستا دەبی بچین بچینە لای چیایەکەی پێویست ناکە پر ئەوە چۆن دەڵێ پرسیان پێ بکەینەوە پاش کاتی ئەوە نییە کە پرس بە کەس بکەین دەبی خۆمان بڕۆین This way, out the gate and around. ئەکسە با بڕۆینە ناو چیایەکان وایە چەند قەشەنگە و یاریە Fighting in the fields. سنگ خۆتان بکەین گادۆڤار دەبی چۆن بێ ئەسەڵ کە بڵە دەبتەوە وۆ ئەوها ئاژەڵەکان هەمووی تێکشی نەزانی I've seen these machines before. They must have come from the cordon. The others will. We have to move. دەمە یارمەتیان بدەم Oh. Whoa, 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 whoa. Zoe, chill with me. Come on, Zoe, let's go. We need to keep moving strict. Can the others hold out? Come on, let's go. Do you really think we can do something about all of this? If I'm right, then yeah. Okay, حاجة لنا أو أشكوتي بي وهذا كاتنك أو عجلنا بوشة زي هالسكوت كان. بيجي سايكين. Machines are everywhere. لما تكفر ولا
Let's go. Come on, move. More machines. Metal's burning. Okay, ماشيني زيادة هاتن. These machines are stronger, deadlier than normal. There's more than just Minerva and a missing land god in that cave. Where's the weak spot I can't be more for? Okay. Take the machines down! Shit. Come on, Zoe, let's go. Okay. Come on. Ciao, tu Zoe. والله خلونا. We've done all we can here. We must press on. اوكي ده يلا. Shit ما برا. Oh no. Deixa para. Arrête, زين ستيري تاني شنو نعمري؟ Machines keep coming! كمان ده بمدي. لينا قرينا. Type out. Let's go. Come on. Azam, Amin has the music لعليكي كما يعني glitch كليا I don't know. Music توزك كم ترى. Music تونت. Oh, hot now this. We can take them out, Aloy. On your lead. Stand up! Pues كان يوم كي weak spot كان بينا منطقة وسط كان قال لا وازيا. كان دائما لبشته وتشقم بالليل ليه عندي تو يعني ندبيان اگر بطاوتي ليه عندي يتصدق كوجي اگر ندبي تو اي That's the last one. Now onto the corridor. Let's go. Right behind you. Come on. Let's see. Okay. هو بقول بينك يبقى موك دابوش.
بەکارمان نەینە بەداخەوە. ئۆکێ لە چیاکەی نێزیک دەبینەوە ئەشکەوتەکە زای ئەشکەوتەکە. Machine won't be bothered by acid. We're almost there. So many machines broke through. What happened to the Gordon's defenders? You better be ready for me. That's all of the machines. ئەوەش ئەشکەوتەکە. وەو ئەو شوێنیان هەموو دەستکاری کردی ئەمرۆ ئەو قەبیلەیە دەزانی زۆر جوانە. Oh, what's left of it? So many dead. They will be mourned when the time is right. For now, we must keep going. زاندەتانم هەندێک لەوەکان کەمتر کەمەوە visual combining motion low become optical motion general Into the cave. پێنەویست تۆزێک زانیاری کەمتر کەمە لە شاشەی تۆزێک سکرینشۆتی جوانتر بکەم. Send this to my stash. زعما ئەوە چی دایە سندوقە. We shouldn't linger Whoa. here. ئەوەش ئەشکەوتەکە. I'll keep a lookout. A kind of wall. وۆ Made of light. Up Follow here. your lead, Aloy. May the land gods forgive our trespass. ئەو پێیان وایە خودا لێرەیە ئارزان مەچینێک کە مرۆڤ Ready for دروستکردی. anything now? You all right? ئەوچی هاتمەوە خوارێ وای هاتمەوە خوارێ من. اوكي المقصد كان من او هالبو نيتم باجو بس عملم باجنو اوكي كوبري كما او لم قوم تشيني ليام هذا نظام هيدي سياخذنا وده بتشي ليبي اوت درايف To understand what's going on in there, you're gonna need one of طب these. تعالوا كنت جيم تسل جوري وهي بيست شتيشي وعمل بيبي او يعيش اوكي جهازك لسه دوم تساوي عند ابنن On the temple, تعالوا ببينن just like this. اوكي دل جاست تابا تشيلي دل ليدا There's blue light on. هسه دبينا Yeah, it takes some Yes? getting used to. Don't worry, Zoe. I help. Now listen. The machines we've been fighting do you are have a gun? different. More والله dangerous. ماشيناني كما شر ما نقل دك نتاع That means زياواز there's something very powerful. دل Somewhere بوش beyond that معناه door. ويا شتيشي بقوة دجورة And it ويا wants us dead. امريان بيدك بوشي وازي تعامل ما نقل كن او Follow ماشينانا my lead. اللي بدوام Be كون ready for anything. وتان اماده كان بهم مشتك نازعين تشيليا لما ابي ماشينيه شي بقوة ليا دي من الزوزونا في شي واحد كان بيكمل خميان يا فيديو زور راكي واو Let's go. تنقوريا We have to find the core of this place. There's
so اوكي much دەبێت better. دەرێ پێویستە This place. Machines. ئامێرە سەرچێکە Not بدۆزینەوە. like any you've seen before. Machines in here. We'll have to take them out. کەنغەرەکان هاتن. وای خۆتم ناوانە خاڵ لاوازیان ئۆکەی سینگیان لاوازە لەگە پشتیان سینگت بێزەحمەت ئەو یەک تەواو هەتشتەواو هەتشتەواو یەس Cleared out the machine. خۆی میهمەکەوێ وتم کوتم خاڵی لاوازیان بدۆزیەوە So this is a cauldron where machines are born. It looks like one, but if the land gods come and go, then they aren't just made here. They're being repaired too. Nova? But I have a feeling that's not all. ئەو تێ دەرگایەکە دەرگایەکەمان دیتەوە جوورێکی دیکە خۆمان حازرکەین بۆ شەڕێکی دیکە Those cables are glowing. I've seen them before. They're like an infection. That thing I ئۆکەی sent. ها دەبینە و کێبڵانە دەڵێ دەدرەوشێتەوە دەڵێ من پێشتر شتێکی وام دیتێ تەقریبا وەکو کە نەخۆشیێک بڵاو بیتوە ناویان It's called a festus. شتێکەوە Even the mountain is rotted to the roots. ئەو یعنی ئەو مەچینانە ئەو مەچینەیە ئەو دنیایان دروست کردیە Those cables are blocking مەچینی the way. دیکەشی پێ دروست دەکە هۆشە You زیرەکەکە two wait here. I'll find another path. Okay. Standing on this floor panel activated something. Looks like parts of those pillars are rotating. کە دێمە سێرە شتێک دادەژێ Fresh gears. I can lock them into place. Make a path up. تەماشایەکی وەزعەکەی بکەین Gears have to be in the right spot to lock them in place. ئەوکە دەبی لە کاتێکی دیاریکراو لیدەم Just wanted me to shoot the gears when they rotate to the right spot. Power has ever set foot in. ئۆکەی ئەوە یەکەوە To help you in aid. To find the fall. You did the right thing, son. ئەو دەبی لێ لیدەم ئۆکەی تێکیشت ئەوجارە ئەلێر لیدەم That did something. ئەوەشتەوە I think ئەومە There. Should be able to climb all the way up. ئۆکەی There she goes. مەتەڵەکی جوان و خۆش و ئاسان بوو What's that thing beyond the wall? It's massive, whatever it is. Okay. باشتە دەی بەسەر کەوین تقریبا شتێکمان دیتەوە Looks heavy. باشمان I think I can get the crate through that shield. But I'll have to go around. Yeah. Okay,
اوكي وما فرد اخواري Find a way across, Aloy. I'm working on it. وما نتنيتي Pillars. Might be a way ما عندي فيديو across. وزي If شي we get them into the right position. Another floor panel. But I can't shoot the gears on the pillars from here. Maybe if we can اوكي find something to weigh this down? اوكي اولا بويري سو اولا سر او كريتي لسير دابني او دميدا جيري The gears on the pillars should be exposed now. Looks like there are only 2 pillars this time. اوكي اريا اويك There. Should be able to wow. get across now. She's so high up. Don't fall, Aloy. برنامج هنا وندخل من النبي كبطي خوتي تشبم ده اكيد دبي هذا براين How's it going up there, Aloy? One more set of pillars. There should be a floor panel nearby to activate them. Aloy seems familiar with places like this. You as well. I've been in an old world ruin. اوه اوكي So close. اوكي يا زهرة Down. اويك او جيتين عندك او ما وش بعدي وش هاخو فرند مهورين ورزان برد ابنو بتزدي شيت وضعه معقولة أو بربونا ويز معقولني أو بربونا ويزاني أو بربونا ويز معقولنا بو fucking hate this All this metal. god damn it hate this Cold as winter in here. Far removed from the warmth of the sun. shit تأخيرم داكي بلاش وعلاش قلبير ما بيها مشتكى اللي نشاتي نعم 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 Are you alright? اوكي Yeah, اوكي just have to اوكي هذا climb back بقى up now. عاش بزبرنا مو اوكي here we go بوي ناقري خد بقرا برنا بيو اوكي ها onda onda ja era nego era uzaj daj naga mera samo ما بيتهاوى بس إنسان برمه fucking hate this shit that's the problem, you know. مشكلة كده
دای why you can't go there إلا فكر إنه يدتي يا بس ما أوبري I take it you didn't come down here to check on us. Not exactly. Now I have to إلا find my فكر way إنه back up. يدتي أوكي ثاني أقل لا كيديكا ولو لا أنا هذا مسألة كثيرة ولولا الرهاتين اها براه اشتغل لها هبو زاني او تسمو يس دوزي معنا ناكو تايدا اويرو نبير نبو زاني نو اوكي تيجيش ناكو تايدا لك ساعات خريج Okay, now I can cross. Can we glide in? Finally يك ساعات مني مشغول كرديا هیچیش نییە ئەوەندە بێک دەچی شوێنەکە نازانم چییە Festus's cables are all over that node. But maybe I know it's find here. it. Alright. The cables are moving. Okay. They're drawing back. کێبڵەکانمان لێ کردەوە. We can climb up that vent. How do we cross? Cables are twisted around that node on the other side. I'll see if I can get to it. We'll wait here. A bit of a gag heavy. بزحمة أقل بيه وزومين. The beam's retracting, Aloy. Okay.
how to get up to the node. هسه مكتوبين السن. اها مكتوبين عندنا. أنا سكون. جلسة ثانية. اوكي تاس الزور باشا تاس تيدقم نو برنبيو. All right, let's see what we can do. اوكي بلانا ريدر ديكي نوا. أكيد. Come on over, you two. اوكي او تلير يا جماعة. Who is Looks like there's another node on the other side, near that door. اوكي نو تشكري To لي. get to that node on the other side. Aloy, going somewhere? Activate Gamma Matrix 5. There's still no sign of fog. كدي بيني رانا. Begin fueling all unit G Mark 1. اوكي بخس سريعي. عرفته بزارة. Increase throughput by 20%. اوكي خير. Engage active distribution J1 Zeta. باشا. طاوة. Transfer secondary packages to I think I can hitch a ride on one of those metal carriers. دانش كرست. اوكي لنا وانا التايم بار. There we go. Those carriers are moving a lot of weapons. What is Hephaestus up to? بس الراد بين اخوان. Execute اوكي. assessment. Above us. She's in the air. Don't let go, Aloy! Yep, wasn't planning on it. Cycle auxiliary highlights. It's over. Time to let go. Okay. Now what? Assessment complete. There's the node. جيشتني. نعم. نعم. Come on, Aloy. الروح. وش كنت هاي فيها؟ خلاص كمان يا مبصة. خلاص دي كمان يا بصة وكيب لنا. خلاص كمان يا ولد. Hephaestus. What does it want with this I can grab place? this from my stash. It's taken over facilities before to build deadly machines. اوكي وتزورا But it wasn't always hostile. زورا It used خوشة to be شي part زيدة of something كمان good. هاي فسرة شي وين Something called دركات God. خوشي More of those cables covering that door. I think we're almost at the core. كات خوشي ما تشني دروز داكش أتزورا Be ready. Oh no. نخير أو ليرة دروز داكم What has Hephaestus done to her? Turn it دروز into داكم a سكاي داكم which sooner or later will be unleashed. أوكي دل دي كانت ساكك And then plain song. If my people see what it has become, if one of our gods attacks them, You know what we have to do. أوكي دل أنا دسكاري ماشي نكان نكان تا أوكي رش كنا سلمى سو تبي تبكين
ئەیبچین ناوی Are you ready? Yes, big man, please. Let's go. Tina na bay. We have to get down there. That dome of light. It protects the building. Yeah. There should be a node I can override nearby to shut it down. Okay. Alright, come on, good. Whoa, boss fight out there. Here we go. Okay, boss fight man ya. If I can detach them, I can use them against us. Got it. Pick it up. Okay. Okay. It's done. Pytaj piac. Boss fighter تا. اوكي او يقول لا اجلكاني او منطقي مالي يوكسي عشيرتي يوكسي لو بينا خوشك هاي بس راتي It's still her god. انا بين وي او خدي وانا هتزور عجله Or a machine. But because I no longer know what to believe. اوكي ده لسه باور ما هيش شيء ما زعما اخواني طبعا اخواني اتس ماشين اوكي مروف درست كده Do I still have one? ماشينيه And if so, for how long? اوكي ده ميس خويا كنا ما مقصدي اخويا درست كده وانا My people. هذا شيء خرج من الباري كنياتو عوتي ماشينا اصلك يلا ايلو بابسين راي بقرين One step at a time. اوكي ده خطوه بدون خطوه But it starts now. Starts right now. اوكي دري استرس بدكات استرس بدكات لنا وبردناكي واو شوطة زوانة في شوط جي زوم اول الثميل زوانة زوانة اول ما بردنيش هنفنسسيا زوانة emphasis man and Alberts. والله يا عزيزي ايلو ليك شارينا قريتو Not bad. خرابنيا There's more. تخرابنيا توي باراست Like I ما عاشي always دكتي said. باراست يا This is only the beginning. Okay, let's go. Aloy, core. My focus is showing Looks like holograms Festus has on been upgrading the security grid on the cauldrons. All the data's been corrupted. Not sure I can do much about that right now. And my focus doesn't recognize some of these. Must be machines I haven't seen yet. Okay. Got what you need? Yes. Let's press on then. دو بوينت ما ورقرت بس اولو بارتي دا 2 بوينت كان سيرف دكين زاري بس بعد لش منك درسين. Face paint unlocked.
بنتين دم ساي خو ما في بينت كين اوج له القيداتو كل شيء ندري how to get out Greetings, graduates of Cradle 9. Welcome to the regional error. Unauthorized access detected. That doesn't sound good. Was that the spirit? Minerva? I don't think so. At least, not directly. Attention. وانا تمشى او دنگ كومبيوتر انا او قبيله وزن روح او شتانيه There's Zeta. What exactly was this Comedy. place? Seen anything like it before? No. Error. Unauthorized access. او منطقيه كات Initiating facility lockdown. Stay. هناك What's going on? Well, at least the emergency lights work. What just happened? Minerva's definitely here. And I think it's trying to keep us out. I'll scout ahead. See if there's a way to get us in. او maneuver You sure we shouldn't come with you? Well, yeah, Minerva could be dangerous. Let me make sure it's safe. Okay. We'll be right here if you need us. باشا ما تشيني لنا غير ما ادري يلا يما Let's climb up. Ready. Right. Okay, I need to find where Minerva's hiding. I should look for a way to access the facility systems. Okay, دارين ديبسينا وشويني كأكسسي سيستماتيك كين تاكو كهرباء فيكينو ولا شويني كيدرسين facility of Minerva. أو Minerva اللي نقدر نشيله لازم نشيله Minerva. Nope, sorry. You're not getting rid of me that easily, Minerva. This leads. وش يوم هذا بعد؟ Dead end. الرقاقيك هذاش مزاني أو الرقاقيك هوا ورين بس بدهم زامن ولا عش صحيح. كان هذا بالراس راس برده هم يعني شيء. I لا can قال ما feel a قال draft فيه. above. Might be a way out of this shaft. ورناتشس جرين ما أخيد. Looks like another part of the facility. Don't think I'm getting through that door right now. I should turn back, see what else I can find. بدي بس أكينه. رقاق خطأ. أوه دايما سكين. أوكي هات النظرة. And I'm outside. I need to find a way back into the facility. Maybe I could look for a way in higher up the mountain. أوكي دايما سكين. Close. If I can get Minerva to cooperate, I can merge it with Gaia. Finally bring her back. And we can start fixing the blight, the storms, and maybe she can help me figure out who those strangers in the proving lab were. Why did they have a clone of يا Elizabeth? بسيارة مهمة أيلو ديك دلها جابت ومن الفير رازيكم وعم ليبك جاي زنديكم هو
جگە لەوەیکەوە کەش و هەوا چا دەکەین و سەوزای ئەو شتانە چا دەکەینەوە نەخۆشیەکە نایڵین ویدوانە یارمەتیشم دە بزانم ئەو سترێنجەرەکان چێنە کەسە نامۆکان چێ بوون سێ چار ئەوەکەمان دیت بۆ کەسانی کە نمتوان شەڕیان لەگەڵ بکەم وەربە کڵۆنەکەی خۆی خوشکەکەی بفر دەباری چەند جوانە چەندە جوانە بفر ئۆکێ منتیقیان ستۆرمەکەی زۆر بەقۆتە کەش و هەوا what the hell چەند جوانە I hope the Utaru are doing okay after the attack. Some of those rocks look loose. I think I can clear them. Ah, another shaft. چی وەرێتی Okay, now I've got to find a way to plug into this place. Alert. System core penetrated. اوكي ئەو سیستەمی گایەمان خستە ناوی بەنستەرێ تۆ زۆرە نەی هەر سیستەمەکەی ریستارت بکەینەوە Minerva, I need the console. Please. Access denied. اوكي منرفا سيستم چی دیکه هذا سه سیستم من هي گایا هیدیس منرفا Do you remember it? لبیرتا وضعی ما هانا بو طبعا یک ما خوش دویست You were part of something bigger once. Something good. رکعت خویت باشک بیل گایای بچی باش بو She can live again. دل دتوانی But زندگی only if you کنیم give her the chance. والله ما قدرت بيتو شانس تشبيه بدي أتوانم ريبوتي كم وقت دوباره ريستارتي كم بيتو Cease. I think you'll disappear into her. دري من نرفع وسيستم هوش زي كم نرفع دليا من ثم بس درت كم أتوي ده كم بشكل جاي. Cease. Yes. أوكي ميزوري أعتذر شيء شكان كنت أيام تيجي. Thank you. Okay. Thank you, Minerva. باز منرفع. Okay. Elizabeth Sobek. Alpha Prime. Master override activated. Restoring Minerva function to original code. اوكي من نرفع من قراندو سر بواري اصلي خوي لقى جاي بشكل جاي خلينا نايز نستوي Initiate heuristic matrix. Here goes. من نرفع دخلنا ناو جاي ودو سيستم الليك ده رانا تتسع اول تبيرج نجا اوش جاي يس اوش جاي اورين Okay. Gaia. Greetings, Dr. Sobek. بدي اطلع ولا بدي دكتور صبيك؟ ولا زي دكتور صبيكا. Scanning data. بدي راستا بعد سكان شي داتا كم او سير رابردي اي لويكرت وبشيه كمان. So it is Aloy, not Elizabeth. There's now Aloy. We have Elizabeth. much to discuss, but initialization of my heuristic matrix will not be complete for several minutes more. In the meantime, لا تنخلي I كتشتي كم suggest تعيش you تاو سيستم كما familiarize تعودي yourself كاتكم. with this facility. ولا تاو It is كاتش our best خد لقل option for a شوينة base كي of بناسينا. operations. And إذا you باشتي can make شوينة use بوي of its كاركان ما equipment تيجي to أنزام دي. improve your ability to override machines. اوكي دل عندك كريستا شبيد لم تاوكو Yeah, that زياتر sounds good. بتواني كنترول Shall I الماشينة grant كام access to كي your أجل companions? الماشينة كان. They will be here shortly. قال اوكي هاوري كان شدين ميك وانا يستا. Okay, but بس دري don't overwhelm them, okay? They don't have a lot of experience with لاشتا things كان like... طالتينا كان. Well, you.
درە لە تو تێناگەنە تاسمێن لەو شەڕەکەمە تو چیم گایە سیستمێکی کۆمپیوتەریە کەوا دەکاتن زەوی بەو شێوازە هەڵسکۆت بکە لە دروستکردنی سەوزاوی ئەشتانە ئێستاوانە پێیان وایە ئەویان خوددا هەر ڕۆحە نازانن سیستمێکی کۆمپیوتەریە کاتی خۆی مرۆڤایەتی دروستی کردیە درێ ئەو فێک نییە ونیە درێ نەخێر ئەو جارە گایە ڕاستیە درێ ڤاراڵ ئەو ڤاراڵ و زۆ هەردووچیان ئەوە گایە چۆنن بەڵە گای هێشتا بە خەبەر دێتەوە سیستمەکەی کار دەکەم I will highlight the location of the lab on your focus. اوكي دڵێ تا من بە خەبەر دێمە بە تەواتی سیستمەکەم کار دەکات نە دەبین ناو لاشەی هێشتا سیستمەکە بە تەواتی نەخرای I have established a network between your focuses, allowing you to communicate when apart. Good. دڵێ من دەتوانێت قسە بکەین هەر وەختە what was this place? A regional control center where Zero Dawn progeny would have overseen terraforming operations in the area. اوكي دەڵامە لەو شوێنە پرۆژێ زیرۆ دۆڵمان ئەنجام دەی بەشی یەکەم کە دروستکردنی ئەنی زیندووکردنەوەی زەویە و دروستکردنی مەشینەکانە اوكي ئەوە دڵێت تاقیگەیە لە بۆ دروستکردنی شتەکان Some of the machine data you recovered from the repair bay below us appears to be corrupted. Accessing the terminal in this room will show you how to repair and complete the override. I'll take a look. Okay. دڵێ بە ئەو شوێنە چارەسەرکەین Nothing of resources. Huh. Looks like I need data from machine parts. Okay, there paste the Plowborn horn, Plowborn primary nerve. Plowborn horn command there. Plowborn primary nerve which man deliver to skin ajale. Plowhorn override and close. Grab this override to unlock ability to override this machine. Wild. Okay, دڵێ ئەگەر بێت دەستکاریەکی ئەو مەچینەی بکەی دەتوانی لە ڕێگەیەوە لێی بخوڕی ئەگەر بێت دروستی بکەی. To fix the corrupted override. My initialization is complete. You may continue to explore the facility, Aloy. When you are ready, return to the control room. We have much to discuss. Okay, Gaia. Okay. Maybe it's time to talk to Gaia. I'll leave you to it. ئەوەی کەس ساید میشنە ساید میشنەکان ناکەین زارێ دەمانێت قسە لە گایە بکەم زانام مۆزوع چییە ئەمس بەسەر هاتووە سڵاو ئەیڵۆی So you're ready? Yes. تو ئامادەی؟ Initialization is complete. Okay, دەڵێن بە خەبەر بوونەوەکەم قوتای پێ heuristic matrix launched correctly and is stable. دەڵێ هەموو وا نیشاندا کە ئێستا من مشکلم نییە دەزانم پرسیار زۆرە وڵات دوو پرسیاری زۆر گەورەم هەیە اوكي the strangers یاخود subordinate functions اوكي من سترێنجەرەکەم زانم ئەو خەڵکە چییە ئەوەی لاوخی ڕابردبینیمە لە بۆ شتێکنەوە ڕوون کردەوە ئاوەیەک پێشستا هەندێک کەسی نامۆم بینی کە ویستیان من بکوژە بڵێیان زلکەکی ئەندیکیان لەبەر بوو درێک کلۆنەکی دکتۆر ئێلیزابێت چیانە سەر بوو یەس ئەوانە بوون ئەو نەفرانە دەڵێم ها ئەوە ئێلۆیە کلۆنەکی ئێلۆیە کۆپیەکی ئێلۆیە بەڵێ دەزانی ئەوانە چێنە بڵێ وەڵام یە پرسیارە لە کاتی لە ناوچوونی هەیدیسی لە ناوچوو The signal did not come from Earth, Aloy. Oh! درێ سیگناڵەکە کە ئەها بیلیات بینیمان هەیدیس سیگناڵەشی لە بۆ هات درێ سیگناڵەکە لە زەویەوە نەهاتیە But it appears to have originated 81 trillion kilometers away. درێ لە زەوی ڕانەهاتیە 81 تریلیۆن کیلۆمەتر لە زەویەوە دوورە و سیگناڵێکە هاتیە that light itself requires 8.611 years to cross it. دەڵێ دوورە ساڵ پێویستی بە 81 ساڵە ئەوە ڕووناچی پێویستی بە 81 ساڵە تاکو دەگاتێک نەما ئەوەندە دوورە What's so far away and why does it want us dead? دەڵێت شتێکە ئەوەندە دوورە لێمان کەوا دێ ئەمە لە ناو بە دەڵێ کۆمەڵی خۆرەکە یاخود سیستەمێکی ئەستێرەیەکە تاوە کۆمەڵی خۆر دەکەن بە ناوی سیریەسە Yes, that's where it was headed.
but it ئۆکێ blew دەڵێ up. ئەو کەشتیەیە ئۆدسی کە لە بەش یەکەم یاریەکەی بینیمان I don't... Why make it seem like they failed? ئەوان نردیتیان چونە سە هەسارەیەکی دیکە I ئۆدسی didn't want anyone to know. ئەم کۆمەڵە مرۆڤی لە بەش یەکەم هەر ڕۆیشتن چونە هەسارەکی دیکە لاڵقەی یەکەم ئەو دیمەنەمان بینی Wait. The strangers who tried to kill me at the Hades Proving Lab? The ones with the clone? Are you saying that they're from... that they're descendants of... Farsinith? Yes, that is my conclusion. ئۆکێ دەڵێ ئەو مرۆڤانێک کە ئەتوو بینیت ئەوان لەو هەساری ڕاهاتینە لە پرۆژەی فارزینەت کە لە بەش یەکەم بینیمان لە کەشتی ئۆدسیەکەی ڕۆیشتن We're not going to be able to fix the biosphere without making you whole. I ran a لە search for ناتوانین any زەوی subfunctions چارەسەر at the بکەین Hades تاوەکو Proving ئەتووی Lab, چارەسەر but نەکەم Minerva was the only one I found. پێویستم بە شتی دیکەی تاوەکو بە تەواوەتی وەرد بکەم بە هێزبی و زەوی چاکەیەوە are far more advanced. I will search for the others now. دەڵێ ئۆکێ بە دوو پارچەی دیکە دەگەڕێم Receiving. ئۆکێ پێویستمە پارچەی دیکە توی تاوەکو گایەک چاکەینەوە بە تەواوەتی ئەو شوێنانەیە کە گایە ئەسە ماپەکەی پێمان نیشان دێتەوەکو بچین Of Apollo, Artemis, and Eleuthia, I can find no trace. They are simply gone. دەڵێ هەندێک لە پارچەکان نمایەوەن ئەوانەی کە مایە لە شوێن دەرمچەندە بۆ بینم Poseidon are revealed. They lie within reach. Procurable. ئەو سێ پارچەی دەیبچین کۆکەینەوە ئەو لە چەند دەرە و جێوجە And کی Hephaestus? دوورە It too stands revealed, but it is not like the others. That's for sure. In the years since the extinction signal, Hephaestus has evolved. Moreover, it is not confined to a single location. It haunts the global network that connects cauldrons to each other across the planet, making it exceptionally difficult to subdue. Let me guess. We need it bad? Correct. Its capabilities are essential. Without it, I can only delay the extinction of life on Earth. ئۆکێ پێویستە Hephaestus is بچین our only hope of a permanent solution. ئەفەستەسی کۆکەینەوە ئەو یەکە لەو پارچانێکی گایە یارمەتی گایە دەدە تاوەکو زەوی بپارێزی زەوی We cannot. بەڵام ناتوانین ئەفەستەستی بدۆزینەوە لە بەرەوەی مێشکەکە ئەوەندە تۆڕەکەی ئەوەندە بەربڵاوە بە زەوی نازانین بزڵ بکەتە چەندە Grab the other Run subordinate edge is functions really first, then Hephaestus. Precisely so. ئۆکەی دەڵێ بڕۆ پارچەکانی کام لە ببینە Ether, Demeter, دانە. and Poseidon. How do I capture ئیتەر them? دیمیتەر و To recover a پۆسایدن لەسەر subordinate زەوینە function, you will have to travel to its ناوەکانی location گریکن گریک and مفالۆجی find the زمانی physical کادڵ وایە processor to which it escaped. Then, exactly as you did with Minerva, you must use the master override to revert the subordinate function to its original code state. And then how do I get it back here? The subordinate function must be loaded onto a data storage device and physically carried back to this facility. دەی بچین ئەو گلاسەی لەو ئەو سێ شتەی تێ بکەین ئەجە بگەڕێنەوە کوانە Yes. Its capacity is limited, so it can only carry one subordinate function at a ئۆکەی دەڵێ time. دەتوانین یەک پارچەی تێخێنە ئەو گلاسەی و بینیەوە یەک دانە It will suffice. سێمان لەبەردەستە دەبیست ینی سێ هێدەی بچین کۆیەکەینەوە I guess I should get going and start bringing back subordinate functions. Yes. Once we have them, we can focus on the reacquisition of Hephaestus. ئۆکەی دەڵێ باو سێ کۆکەینەوە دوای بچین ئەفەستەسی ئەفەستەسی of the Zero Dawn system and the ability to produce as many machines as needed to defeat the far zenith threat. An army of machines. Sounds like a plan. So, the 3 procurable subfunctions. What can you tell me about their locations? When my predecessor destroyed شوێنەکەیان herself, لەکوێیە the subordinate function sought physical processors capable of holding them. So in each case you will be looking for a powerful computer of some kind. Ether is the ئۆکەی closest دەڵێ هەر and یەکەچیان therefore might be لە the کۆمپیوتەرێکی easiest to زۆر زۆر acquire. بەقوتی ئەو شوێنەنا However, it appears to be in the middle of Tanakh territory. ئەوە لەناو دەرێ ناوەڕاستی منتیقی تناکە ئەوە زۆرە مرۆڤەوەکان ڕنگدارەکانەوەی ڕەش پێستەکە لە پارتی دووەم و سێم و بینیمان Well, that's a nice way to put it. What about Poseidon and Demeter?
Poseidon Demeter legend. shelter in the desert south of this location. Okay, My Poseidon لەناو substratal geography یابانیە. data indicates that a major old world settlement called Las Vegas was located Oh, لە لاس ڤێگاسیە. Poseidon لە Really لاس in the middle ڤێگاسیە. of the desert, huh? Strange place for an AI devoted to water. Agreed. As for زۆر Demeter, عندێکی دڵێ مێشکێکی it appears to be کۆمپیوتەری located on the لە coast لاس to the ڤێگاس far دانرا کە west. بەناوی پۆسایدنیە کە مەقسەدی ئاوە. Unfortunately, I am unable to provide any relevant data about the region. As such, it may be the most difficult to retrieve. Okay, سێمیان دەڵێت تۆزە So قورسە 3 بزانم کە subordinate تەچێن دەر. functions to go after. Ether, somewhere in Tanakh territory. Poseidon in the desert, and Demeter on the coast. Where will you begin? Oh. Ether, Poseidon, Demeter. اوكي دەچیان دەست پێ بکەین. بە لێڤڵ دەڕۆین کەمترین لێڤڵیان ئیثرە دەچم I think I'll head for ئیثری Ether. Then I will assign Ether as the objective on your focus. If you obtain it, I may be able to use it to quell the most severe storms in the region. اوكي دەڵێ ئەمشا سێ جۆر سەب مەشینمان هەیە کویکەینەوە ئیثر پۆسایدن ئەیت کرد نازم ناوکەی نوی کرد بهیم هەر یەکەچیان کە لە بۆ گایە دێنین گایە ئەو مەنتیقەی کۆنترۆڵ دەکات لە ناگەڕشتی خراپ بەسەر بێ کاتێککە هەرسێکی کۆ دەکەینەوە یاربەتیمانەدا هەفێستەسی کۆکەینەوە هێفێستەس لار هەمیان بە قوترەکە کۆنتترۆلی هەموو جیهان دەکە گایرەتوانی هەموو جیهانمان لە بۆ چاکاتەوە کە هەمومان جیهانمان چاکردەوە ئەو کاتی دەتوانین ئاژەڵەکانی ئەو جیهانەی کە مەچینەکانن هەمیان کۆکەینەوە لە مەستعاتی خۆمان بەکاریان بینین تاوکو ئەو مرۆڤمانە لە ناو بین کە لە هەسارێکی دیکە ڕاهاتینە دەیانەوێت ئەمە بکڕێن ئەوە چیرۆ بکێ بگشتی چەند پارتی ڕابردوو تێنە دەگەیشتمەتەواتی بەس زۆر زۆر بە ئاسانی چیرۆکەی تێگەیشتم Elizabeth set the bar pretty high. She had a dream for you, for life on Earth, and a lot has gone wrong, and it's all on my shoulders to fix it. Do you think I can do it all? Repair the system, defeat بەڵێ Varzinith, پێ دوای ئەمە دەتوانم ئەو کارێک live بکەم up to her example? سیستەمەکەی بە تەواتی چارەسەرکەین و فارزینەتی لە ناو بێن فارزینەز ئەو مرۆڤەکانن ئەوی تازە باسم کرد کە لە هەسارەکە ڕاتینە ئەوش دەڵێ من باوەڕم پێێتە لە بەرەوەی ئیلیزابێت تۆی هەڵبژاردووەن تاوەکو ئەو کارانە بکەین دەڵێت تۆ هەیدیسە لە نابرد سیستەمە خراپە کارەکەی ئەی ئایەکە و ئەم لە زندوو کردەوە Well, I guess I should get going. I have unlocked the facility's exits. One leads onward to the west. The other leads back down the mountain to Plainsong, should you wish to return east. Varl? Whoa! Gonna have to get used to that. That's you, Aloy? Yeah. یەکەم Gaia's جارە opened گیرە the تەلەفۆنی exits to پشتی this دەبێت place. Can you and Zoe meet me by the west door? Be right there. ئۆکێ ئەو چیایش سێ دەرگای هەیە هەر دەرگای دەوامباتە دنیایکی جیاواز Okay. I need to bring Ether back for Gaia. Varl and Zoe are waiting for me by the west اوكي دەیبچین exit. ئیثەری بینی ئیثەری ژێک کە لە But I could head کۆمپیوتەرەکان back east first. بەس ئیثەر Check on how Plainsong's doing after the attack. Yes. Or I could also look around here some more. After you, Aloy. واو چەندە جوانە دنیای خۆیان بەجددی یاریەکە زۆر ڕاقی بوو بەرەبەرە خۆشتر دەبێت کە چیرۆکەی تێگەیشتم ێستا زیاتر تێگەیشتم من پێم وایە سەرەتا پێویست زیاتر چیرۆکەمان لە بڕوونکەنەوە شتانە بەس You two can stay here in the meantime. Gaia can help get you up to speed. I'm not trying to shut you out. It's like training. Actually, I'm gonna go back east to get Erend. Bring him here. ئەوانە دەگەڕێنەوە ڕۆژ هەڵاتی دەگەڕێنەوە ئیست ئەمە دەچینە We have a place to stay now. And like you said, اوكي دەڵێستا شوێنێکمان هەیە کە ئەمان تێدا بە حەسینەوە بە ئارامی ئەویش نزیکە لە گایە چکە منتیقی ئیستمان بە تەواتی کۆنترۆل کردە گایە گەڕایتەوە لە ناگەڕی شتێکی خراپ بەسەر منتیقی ئیستی بێ و ئاژەڵەکانیش سەربەخۆ تەعامل نەکەن و مرۆڤایەتی نەکوژن. Are you going with him? No. After what happened in the cave below,
I want to stay here a while. There is much I need to understand. دەرە زۆر شتێ دەمێت تی بگەم نامێ بچمەی شوێنێکی I'll have a thing or two I can teach you. Looking لەکە forward گەڕایەوە to it. هەندێک شتیت کە هەیەکە پێت دەڵێمەوە فێرت دەکەم When will you be back? تی دەگەڕێتەوە I'm not sure. But hopefully I'll have one of Gaia's missing components with me. Be careful out بەڵێ there. کاتێک ئەو کاتە دەگەڕێمەوە کە Even in بەشێک لە Plainsong, ئەو we heard شتانەی how گایە the پێویستی Democ پێیتی clanlands are suffering لەگەڵ from خۆم بینیمەوە storms, machines, and now Regala. Don't worry about me. I'll be fine. Good hunting, Aloy. ئۆکەی دەبچینە منتیقی ڕیگاڵای ڕوبەڕووی مەچینەی ببینەوە ڕوبەڕووی جەماعەتی North Clanlands. Somewhere out there's 3 of Gaia's subfunctions. And who knows what else. ئۆکەی ئەوتە سێ ئەوەی جیاوازمان هەیە Broken Skyمان هەیە The Sea of the Sands or Seas of the Past Ether Poseidon و Demeter ئۆکەی Ether لە منتیقەی ناو جەنگڵەکانە تقریبان لەسەر ئەمازۆنی دروستکرایتەوە ئەو شوێنە کە لە هەپارتی داهاتوو دەچین دوایە دەچینە پۆسایدنی پۆسایدن لەچێ لە لاس ڤێگاسیە وەکو منتیقی ئاین لەسەر شای لاس ڤێگاسە لاس ڤێگاس لە داهاتووشتان چکۆ باسی زۆر داهاتوو دەکەم سێمیشیان منتیقەکە بە ناوی وسترن کۆست کە پێم وایە منتیقی سان فرانسیسکۆیەکەی لە ترۆیەرەکان هەبوو کەناردەریایەکە دوامە یەکەم جار دەچینە منتیقەی تناکت تێریتۆری واتە منتیقەی تناکت کە ئیثری لێە و منتیقەی ئەمازۆنیە تقریبان بە ئەوەی خۆمان ئۆکەی ئاڕێنی خۆشەویستم هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بووبی ڤیدیۆیەکی دوورودرێژ بوو بەڵام پێویست بوو بە یەک پارت بیکەم بەڕاستی چکە چیرۆکی بە تەواوەتی ئێستا تێگەیشتیم لە ئەڵقەی داهاتوو دەچینە منتیقەی تناکتی لە بیدایەتی ئەڵقەی داهاتووش چیرۆکەتان ئەوەی تێگەیشتمەتیتان دەگەینم ئینشاءالله تا ڤیدیۆیەکی دیکە چاوتان ماز دەکەم خوداتان دەگەم